یەکێک هەیە ناوی ئیبراهیمی حەربی ئەبوو ئیسحاق 87 ساڵ ژیا لە تەلەبەکانی ئیمامی ئەحمەد 10 دانە ساڵ کوێر بوو ژنەکەشی نێزانی کە کوێر 10 دانە ساڵ چاوێکی کوێر بووە فەرمێ نەمهێشت خێزانەکەشم بزانێ فەلسەفەی ئەمەشی چی بوو ئەی فەرموو خەمی خۆم بۆچی بخەمە دڵی یەکێکی تری نزیک خۆمە یەکێکە منی خۆشە ئەم ناسۆرە بۆ بخەمە دڵیەوە پێی بڵێم ئەو چاوم کوێرە و نابینم ئەم ژنەکە عیلاجی پێ ناکرێ و کۆڵە خەفەتەی بۆ بخەمە سەر تۆ سەیری ئەم گەورەیە تۆ سەیری ئەم لێهاتوویە تۆ سەیری ئەم جوامێری و بە قووەت و سەبرگرتنە بە کوڕەکەم ناڵم لەبەرەو کوڕەکەشم خەفەتی پێخ کە ناتوانێ عیلاجم بکات چی بکات بە ژنەکەم ناڵم لەبەرەوەیش خەفەتی پێخوا کە ناتوانێ عیلاجی بکات ئەو چی بکە و چ دەسەڵاتێکی ئەمە هەموو ئەم پیاوە چاکانەی ئومەتی ئیسلام ئەم ئیبراهیمی حەربیە ئەم پیاو چاکە گەورەیە باسی بشری حافیەکە باسی یەکێکی ترەکە کە لە خۆی زۆر گەورەتر ئەفەرمێ بەغداد هیچ کەسێکی پەروەردە نەکردووە بەرهەم نەهێناوە بە عەقڵی کامل بە حیفزی بەهێز بە زمانێکی پاراو کە هەموو مویەکی لەشی دەرس و عیلم و عیبرەت بێ وەکو بشر الحافی ئەمە ئیبراهیمی حەربیە کە خۆی ئەوەندە پیاو چاکە یەکێکە لە تەلەبە جوامێرەکانی ئیمامی ئەحمەد بن حەمبەل یەکێکە لە تەلەبە زیرەکەکانی ئیمامی ئەحمەد بن حەمبەل صاحبی کتێبی غەریب الحەدیثە کە 3 مجەلەدە ئەم پیاوە بەڕێزە باسی یەکێکی ترەکە کە ناوی بشر الحافی ئەم ئیبراهیم الحەربیە پیاو چاکە خاوەنی عیبادەتەی کە 50 دانە ساڵ ئەفەرمێ غەیبەتێکی لێ نەبیسترا 50 ساڵ لە مەجلسی ئیبراهیمی حەربیە کەسێک غەیبەتی مسلمانێکی نەبیست